ماوەی چەند مانگێک دەبێت نرخی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە ئەمەش بە هۆکاری هاوردەنەکنی ئاژەڵی بچووک لە دەرەوە بە دیاریکراویش لە وڵاتی ئێران و سووریاوە بەڕێوەبەری گۆشتگەی هاوچەرخی هەولێر ڕایدەگەێنێت بەهۆی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسەوە ناتوانن ئاژەڵی بچووک لە ئێرانەوە هاوردە بکەن بەڵام بەدیری ئەو وڵاتە هەیە بۆ هاوردەکردنی ئاژەڵ بۆ ئەوەی نرخەکە لەوە زیاتر بەرز نەبێتەوە. لە وڵاتانی کە حکوومەتتی هەرێمی ژێستا هاوردەی دەکاتن زیاتر وڵاتی بەرازیلە، جۆرجیایە، ئەرمینیایە، هەندێک جاریش کۆلۆمبیایە، بەڕاستی لە وڵاتانەوە ئاژەڵی ڕەشەوڵاخ هاوردە دەکرێت بەداخەوە ئاژەڵی بچووک تا ئێستا لە ڕێگەی ئێران و لە ڕێگەی سووریاوە دەهات بەڵام ئێستا بەهۆی وجودی ئەو نەخۆشی لە وڵاتی ئێران هاوردە ناکرێت بەهۆی تۆکمەکردنی حدودەکانی نێوان سووریا و کوردستان دووبارە لەوێن دەریشەوە تۆکمە ناکرێتن بەنسبە ینی داخراوە ناهێنرێ. بەشێکیش لە گۆشتفرۆش و قەسابەکان باز لەوە دەکەن بەهۆی بەرزبوونەوەی نرخی ئاژەڵی بچووکەوە ئەوان زیانی گەورەیان بەردەکەوێت و ناتوانن بە هەمان نرخی جاران بیفرۆشن داوا لە بازرگانان دەکەن کە ئاژەڵی بچووک هاوردەی هەرێمی کوردستان بکەن. قەساب مارکە گۆشتفرۆش پێ ناکرێتن سەربڕی ڕۆژانە پێشتێ 120 بەرق 90 بەرخ سەربڕی ئەوڕۆ 10 بەرخم سەربڕیە 10 بەرخمان ناتانم عنی بکوشمۆ زەرر دەکەم خەسارەم دەبیتە هاوردە بکرێ ئەو تازیدانە هەیە ئێستا کە ئەوانی وراق دەێنن ئەوی تازری ئەو بزان چ کەسە کە ئەوانە پێیان دێتن حکوومەت ئینجازەی بداتن هاوکاریان بکاتن بێتن. بە پێی دوای ڕێنمایەکانی وەزارەتی کشتوکاڵ هاوردەکردنی ئاژەڵ بۆ هەرێمی کوردستان سنووردار دەکرێت ئەمەش لە پێناو گرنگیدانی زیاتر بە ئاژەڵی ناوخۆ بەڵام بازرگانان و ئاژەڵ فرۆشان ئاماژە بەوە دەکەن ئەگەر بێت و ئەو ڕێنمایانە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە نرخی گۆشتی سوور زیاتر بەرز دەبێتەوە ئەمەش بە هۆکاری ئەوەی ئاژەڵی ناوخۆ ناتوانێت پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. دیاری شێخە کوردستان 24 هەولێر.